والله ئاکەم باز لە تەوەری یەکەمی ئەمڕۆ پرۆگرامەکەمانەکەین کاوەکە زین ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە کە حەڤەی کانونی یەکەمی هەموو ساڵێک وەک ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کرا و لە تاوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانە یادی ئەم ڕۆژە کرێتەوە چەندین چالاکی و فستیڤاڵی جیاواز بە بۆنەی ئەم ڕۆژەوە ئەنجام بدرێت و ئاڵا ئەو پارچە قوماشە ڕەنگا و ڕەنگەیە کە شوناسی گەلێک نەتەوەیە کەروە حیزبێک قوارەیەکی سیاسی دیاری کراوە. ئێمە شۆک نەتەوەی کورد شانازی بە ئاڵای خۆمانەوەکەین و لە سەردەمی کۆماری بەهابات بە ئامادەبوونی پێشەوە قازی و ژمارەیە کەسایەتی دیاری سیاسی و شۆڕژەر مەراسیمی ئاڵا بەرز نرخێنرا. هەر لەو کاتەشەوە و دوای ڕاپەڕین پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکی دەرکرد کە لە هەموو ساڵێک لە حەڤەی 12 یادی ئاڵا بەرز بنرخێنرێت و لە خوێندنگەکان و لە دام و دەستگاکان مەراسیمی تایبەت بۆ ئەو یادە یادی بکرێتەوە. بەڵێ بۆم بەستە ئاکەم میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئاکۆ شوانیمان کردێت کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورسادنیسەوە لەگەڵ واندان مامۆستا سڵاو لەبێت بەخێر بیت. دکتۆر بەخێر بیت. سپاس بۆم دەفەتە. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕەنگە هەریەکە لە ئێمە کەم تا زۆر زانیاریمان هەبێت لەسەر مێژووی ئاڵای کوردستان بەڵام زانیاریەکەش ڕەنگە کە پێشتر پێیانیابین بۆ جۆرە نەبوو بەدیخۆت هەنە بینەرمان هەبێت کە ئێستا چاوەڕێ بزانێت مێژووی ئاڵای کوردستان بۆ کێ گەڕێتەوە. تەنانەت سۆمە گۆڕانکاریش بەسەر ئاڵاکە هاتووە. ئاڵای سەردەمی کۆماری مەهاباد کۆماری کوردستان بە جۆرێکی کە بووە لە ڕووی دیزاین و لە ڕووی ڕەنگەوە ئەم ئاڵای ئێستا جۆرێکترە. بەڵام وەک پێشتر ئاماژەم پێەیە حەڤەی 12 هەموو ساڵێک مەراسیمی بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان ڕاگەێنێت. بڵێ اینجا دکتۆر بە ئەوی کە زانیاری زیاتر بێ بە ئێمە و هەروەها بە بینەرەکانیشمان پێم خۆشە سەرتا هەر لەوە دەست پێ بکەین زای مێژووی ئاڵای کوردستان بۆ کێ گەڕێتەوە و ئەمە گرنگی چییە بۆ میلەتی کورد؟ بێگومان ئاڵا بە بەردەوامی ڕەمزێک بووە بۆ شکۆ و کەرامەتی نەتەوە میلەتێک لەوانەیە لە مێژوە کۆنەکانە زۆر جار بۆ ناسینەوەی ڕێگاش بەکارات بێ بۆ دەستنیشانکردنی ناوچەیەک بەکارات بێ زۆربەی سوپا و هێزەکان لە کاتی جەنگەکانە ئاڵایان هەڵکردووە زۆربەی شارستانیەکان و ئەو میلەتانە لە ڕۆژگارێکە ئاڵایان نەبووە بەڵام ئەشێ لە سەردەمێک بۆ سەردەمێک چ قەوارەی ئاڵاکان چ مەغزای ئاڵاکان جیاواز بوو بێ بۆ ئێمەی کورد کۆنتترین باس کە باز لە ئاڵای کورد کاوەکو یان ئێمە بیزانین ئەو پارچە چەرمەیە کە کاوەی ئاسنگەر لە ڕۆژی کوشتنی زوحاکە ئەیکا بەسەری ڕمەکەیەوە و بەرزیەکاتەوە کە ئێرانەکان ئێستاژۆکو کە باسیەکەن بە ناوی درەفشێ کاویانەوە هەتا ڕێکخراوێکە بوو بە ناوی درەفشی کاویانەوە ئەو پارچە سەربەی بەرسنی ئەو بۆ وەکو ئاسنگەرێک کە کردوێتی بەسەری ڕمەکە و بەرزی کردوێتەوە ئاگریان کردوێتەوە وەکو ڕەمزێک بۆ سەرکەوتن و کۆتایی هێنان بە دەهاگیان زوحاگیان ئەژدەهاگ چۆن ناوی هاتووە لەسەر چاوەکاندا ئەمە وەکو ناو هاتن بەڵام ئێمە کە دینە سەر ئاڵایی بۆ ماناتازەکەی بێگومان ئەگەر تۆ باسێک لە سەلاحەدینی ئەیوبی بکەینی چکە لە تۆ بتێنێتەوە لە مێژووی تویا وەکو کوردێک ناسراوە ئاڵاکەی زرد بووە هەڵۆیەکی تیا بووە مەسەرەن بەکاری هێناوە لە کاتی سەردەمی حکومڕانی ئەخۆی لە ناوچەکانی شام و میسر و با بڵێن یەمەن و زۆر ناوچە و بەم بەشێکی زۆری ئەمانی ئەمڕۆ ئەم ناوچەی با بڵێن هیلا لەگرێتەوە ئەم منتیقەی شام و ئەم ناوچانە ئەگەر ئێمە سەیریکەین ئەوە پاش ئەوە ئەگەر بین بۆ سەردەمی تازە زۆر کەس بازدەواکە کە یەکەم جار ئاڵا بەکار هاتبێ لای ئێمە بازدەواکەن کە کۆمەڵەی کوردستان بووە ئاڵای بەکارهێناوە سەوزێک بۆ ڕۆژێکی تیا بووە هەندێک ئەڵێن چکە لە ئیفادەکانیشا کە ئەجیرێن باس کراوە هەندێک ئەو وەکو وابڕین وەکو کۆمەڵە بەڵام بازدەواکرێک کەمەلا سەلیمی بەدلیسی لە شۆڕشی بەدلیسا ئاڵایەکی هەبووە و پارچە قوماشێکی زبر بووە و با بڵین کۆمەڵێک ئاەتی قورئانی تیان نووسراوە خۆشیدانی بەوەدا ناوەکە هەی بووە هەندێک ئەڵێن با بڵین شەعبەدەڵای نەهەری ئاڵای هەبووە لە شۆڕشی نەهەریە لە 1970 باز دەوا نەکراوە بۆ ئەوانەی کێ مەسەن بۆ نمونە بەڵام کە باسەکرێت کۆمەڵی کوردستان دوای ئەوە کۆمەڵی تەعالی کوردستان کە بەشێک پێیان وایە ئەسڵەن یەکەم جار لەوانەیە ئەم ئاڵایە لەوێوە هاتبێ هەرچەندە لەوێ باز بەوە ناکرێت بیزەبت بەم سێ ڕەنگەی ئێستا بەڵام دواتر ڕێکخراوێک با بڵین ئەمین علی بەدرخان کە لە کۆمەڵی تەعالی کوردستان جیابێتەوە کۆمەڵی با بڵین جەمعیەتی تەشکیلاتی ئیجتیماعی کوردی دروستەکە لەوێ باز دەواکرێ کە سێ ڕەنگ بووە بەشی سەرەوەی سوور بووە ناوەڕاستی سپی بووە بەشی خوارەوەی سەوز بووە خۆرێکی درەوشاوی تێدا بۆ خۆرێکی تێدا بووە ئەمە باسەکرێت گوایە لە ساڵی 1920 ئەگەر بەو قسەیە بێ ئەبێ لە نیوەی دووەمی ساڵی 1920 تا لە جەمعیەتی تەشکیلاتی ئیجتیماعی کوردیا بەکارهات بێ دواتر شۆڕشی شەخ زەعیدی پیران باسەکرێت کە ئەوانیش دروشم و پەرچەم و ئاڵای خۆیانە بوو بێ
بەڵام ئێمە بێ ئەوشمان لەبیر نەچێ ئێمە شێ مەحموو بۆ خۆی لە سەردەمی حکمڕانی خۆیان وەکو یەکێ لە ڕەمزەکانی کورد ئاڵای هەبووە کە تەختێکی سەوز بۆ مانگێکی سووری تیا بووە کامە هەتا لە ڕسمەکانی خۆیان مەسەر هەتا ئەحمەد خواجە لە چیمدیە باسیشی کردووە ئەمانە چی بوونە و چۆن بووە ئاماژەیان بۆ چی کردووە دەبان سەوزەی تۆزێک لەوانەیە بەپێ ئەوەی ئەو کاتە ڕەنگ کەمتر بووە تۆزی هەندێک ڕسمە بەلای شی نابچێ بەڵام زیاتر هەست بەواکرێ کە زیاتر لە ئاڵای عوسمانیەوە وەرگیرا بێ بەڵام ڕەمزێک بۆ کورد و کە مێجەر چۆن سلێمانی بەجێ هەڵێ پێش شەڕی دەربەنی بازیان لە شوێنی بابلین دایرەی سیاسی بریتانیا ئاڵای ئەو ئاڵایی کورد هەڵەکرێ هەندێکەڵێن ئەو ئاڵایە سەوزار ئاڵاکەی کە بەیداخی کاکەحمەی شێخ بووە کە بۆ شەڕی شوعی بەشیان بردووە لە مزگەوتی گەورەی هێناویانە بەڵام بار حاڵەوەی کە ئێمە ئەیزانین وەکو نووسرا و زیاترە و ئاڵایە کە ئاتەختێکی سەوز بوو بانگێکی سووری تیا بووە تاگا بەم ئاڵایی کە لە کۆمارە لە ڕاستیە ئەمەی کۆمار کە هەڵکراوە ئەویش میراتگری ئاڵاکەی کۆمەڵی تەشکیلاتی اجتیماعی کوردیە چکە ژێ کاف پێشترم ئاڵایەیان هەبووە لەسەرەوە با بڵین سوور و ناوەڕاستی لە خوارەوە سەوز ڕۆژێکی خریتیا بووە بەبێ هیچ تیشتێک پیتێکی با بڵین جێی نقطە و کەیەک کە ئاماژە بووە بۆ ژێ کاف لە ناوەڕاستی ئاڵاکەیە هەبووە دواتر کە ژێکاف نامێنێ و حزبی دموکراتی کوردستان لە ڕۆژهەڵات دروست دەکرێ و پێشەوا بێ با بڵین سەرۆکی ئەو حیزبە سکرتێری ئەو حیزبە ئاڵای کۆمار هەرم ئاڵایە بەڵام بە گۆڕانکاری لە باتی ڕۆژێک ئەبێ بە نیو ڕۆژ لە ناو نی ڕۆژەکە قەڵەمێک و گوڵەگەرمێک و گوڵەجۆیەکی تایە کە هەرێک لە هەژاری شاعیر و هێمنی شاعیر ئاماژەیان بەو دوو ڕەمزە کردووانی بەو ڕەمزانەی ناو ئاڵاکە ئەو قەڵەم و ئەو گوڵەگەرم و گوڵەجۆیە. بەڵێ دکتۆر بە درێژایی مێژوو باس لە کاریگەری و ئاڵای کورد کرد. من ئەمێ پرسم هۆکاری چییە سەرباری جیاوازی بۆ چوونەکان لە نێوان پارچەکانی کوردستان چڕۆژ ئاوا ڕۆژهەڵات باکوور باشوور بەڵام لە مەسلەی سرودی نەتەوەی و ئاڵایە یەک دەنجین سەرباری جیاوازی بۆ چوونەکان بەڵام یەک ئاڵامانەیە یەک سرودی نەتەوەیمانەیە کامەجێ خۆشحاڵی بۆ هەموو کوردێک بێگومان بەڵام هیوادارم ئەگەر قوارەیەکی سیاسی و دیفاکتۆیەک لە شێوەی ئەمەی ئێمە لە ڕۆژئاوایان لە ڕۆژهەڵاتە لە ڕۆژهەڵات و باکوورە دروست بوو چکە ئێستا تۆ ئەگەر سیرکە ئەو ناوچانەی کە زیاتر لە هەواڵانی پەکەکەەوە نزیکن با بڵین ئاڵاکانیانی ئەوان با بڵین زرد و سوور و سەوزیانە با بڵین هەر پێشی بەڵ هەر پەکەکە بۆ خۆشی جاران ئەوە بەڵام زیاتر لە مناسبەکانە من لە ئامەد و لە شارەکانی کە ئەی بینم هەر ئەم ئاڵایی ئێمە هەڵەکەن ینی وەکو ئەم ئاڵایە تا ئێستا کەمە بۆ بڵێ ئەم ئاڵایی کە مەسەن ئەم ئاڵایە لە ساڵی 1992 جژمە بەسمە کە سەرباری جیاوازی بۆ چوونەکان بەڵام جێ خۆشحاڵەیە کە سوودێکی نەتەوەیمانەیە ئاڵایەکی یەک ئاڵامان چکە تۆ بتێنێتەوە بێڕای هەموو جیاوازیەک ئەمانە ڕەمزێکن بۆ یەک بوونی نەتەوەیەک بۆ ئەم ئاڵایە لە ساڵی 1992 جەمعی جوگرافی بریتانی اعترافی بکردنەوە کاتە خوێندکاری زانکۆ بووم بۆ ئەم ئاڵایی ئێستا ئێمە هەڵیکەین بەو دەست ئاگا ئێستا من ئاماژەیەک بۆ شەکەم ئەم ئاڵایی ئێمە پێشتر پاسۆک وەکو دروشم و وەکو ئاڵای خۆی لە ساڵانی هێشتاکانە بەکاری هێنا هەتا کە بارەگەیان لە هەولێرە بوو من لە بیرمە وەکو پەیکەرێک ئەم ئاڵایان لە دووسێ جێگای هەولێرا دروست کردن لە بەردەمی بارەگاکەشیان لەو جادەیە کە بەلای زانکۆی سەلاحەدین نادیت و لە لای با بڵین یاریگای نێودەوڵەتی هەولێریش ئەو کاتە دروستیان کردبوو بە شێوەیەک و هەرم ئاڵایە بوو بەڵام لە ڕاستیە ئەمە بۆ خۆی بەڕێز ئاماژەت پێکردن پێویستی ئەنی نابێ بخرێتە چوارچەوەی هەندێک جیاوازی یاخود هەندێک ڕاوبۆچوونی ئێمە لەسەر ئەوەی کەوا ئەم با بڵین پارتە سیاسیەکان چکە دوجار ئێمە هەمومانە بێ لە چەند شتێکایەک بگرینەوە وەکو جەژنی نەتەوەی تۆ لە نەورۆزایەکە گریتەوە لە باکوور بیان لە باشووریان لە ڕۆژهەڵات بی ئەمەش پرسێکی نەتەوەیە نەتەوەی و بۆ ئێمە مایی با بڵین کە لە ڕاستیە ئەگەر ئێمە سەیری دادگاییکردنی ئەو سەرۆک و سکرتێری پارت و ڕێکخراوانە بکەین لە سەردەمی دەسەڵاتی ئەتاتورکە یان دوای ئەوەی لەو شتانەی کە بە تۆمەت خراوەتە پاڵیان ئێوە ئاڵاتان هەڵکردووەم ئاڵایە مانای چی بووە مەبەستان چییە لەم ئاڵایە ئەمە بۆ خۆی ئاماژەیە بۆ ئەوەی کەوا ئەمانە بەڕاستی هەڵدانی ئاڵا و بەرزکردنەوەی ئاڵا ڕەمزێک بۆ بوویکەوە کورد داواکاری نەتەوەی هەیە بەڵام بە خۆشحاڵیەوە نە ئەسەید عەبدوڕەزاقی ناری نە ئەمین عالی بەدرخان نەسم کۆن هیچێکە لەمانە نوکوڵیان لەوە نەکردووە کە ئاڵایانە بێ بە شێخ مەحموود وتراوە کە تۆ ئاڵات لە یەکێک لەو تۆمەتانەی کە لە بەغدا لە دادگاییکردنەکەیە لە ساڵی 1990 پێڵێن ئەوەیە کەوا تۆ ئاڵای بەریتانت فرێداوەتە خوارەوە ئاڵایەکی خۆتت چەقاندووە و نوکوڵیشیان نەکردووە و ئەم ئاڵای ئێستا ئێمە شەمانە ئەمە زەینە العابدین ناوێک یەکەم جار بۆ کۆمەڵی تەشکیلی ئیجتیماعی ڕسمەکات کە بە ئەسڵ خەڵکی سلێمانیە و لە کوڕی مەلا محەممەدی فانیە کە لە سلێمانی عەلی عەلمی برای بووە
دکتۆر مەسعودی فانی برای بۆ بە ئەسڵ سلێمانین لە ئەستەمبول لەم ڕێکخراوەیە بوون لە تەشکیلاتی ئیجتیماعی کوردیە ئەو ڕسمی ئەم ئاڵایی کێشاوە کە بە سێ ڕەنگ بووە بەڵێ بەڵام یەکێ لەو شتانی کە من حەزەکەم ئاماژەی بکەم ئەم ئاڵای ئێستا ئێمە بەکاری هێنین لە ساڵی 96 بەدواوە کە ڕۆژەکە پەرش و بڵاو بۆتەوە بەناو سەوز و سپی و زەرد بە سەوز و سپی و سوورەکەیە ئێمە بە هیچ زۆرێک شتی وامان نەبوو کە بڵێ ئەم ڕۆژەوایە ئەستن لە هەموو سەرچاوەکانە ئەوەی ژێکافیش یەک ڕۆژی خڕا ئەوەی پاسۆکیش تیشکەکان نەچوونەتە لە سنووری سپیەکە دەرنەچوونە من پێم وایە بە مەغزایەکی سیاسی دوای 96 ئەم زەردەکرا بۆ پەڵە گەورەیە و خراە سەر ڕەنگەکانی دیکە یان زۆر جارەڵێن 21 تیشک ئەم 21ەش بۆ خۆی هەڵەیەکی دیکەیە چکە هیچ ئاماژەیەک نادا 21 ئەگەر ڕۆژی ئەکاتە 21 ئازار کە لای ئێمە یەکی ساڵی کوردیە بەڵێ لە 21 ئازار عیلاقی بە ساڵی کوردیەوە نیە و تەنها بۆ ئەو وڵاتانە پەیڕەوەکرێ کە بە تەقویمی گریگۆری پەیڕەوەکەن بۆ نمونە ئێستا ئێمە کوردی باشوورین لە عێراقا ئەم تەقویمێکی ئێمە پێڵین تەقویمی گریگۆری لە تاریخا بەوە ئەڕوین ئەیە کوردی لە ڕۆژهەڵات چەند تیشکدانێ ئێگە کوردی لە سعودیە بێکەوان بە تەقویمی هیجری قەمەریە ڕۆن ئەوان چەندانێن لە ئێران هیجری شەمسی پەیڕەوەکرێ کەواتە ئەم پێم وایە ئەم 21ەمە زیاتر ئەو کاتە لە هەندێک با بڵین کە پەرلەمانی کوردستان بڕیاری لێدا کە دایانێن بەبێ ئەوەی ئەم وردەکاریانە لێک دەنەوە بڕیاری 21 لە کاتێکا تۆ سوتفە لە وڵاتی ئێمە لەم پارچەیە کە ئەم تەقویمە پەیڕەوەکەین یەکی ساڵی کوردی کە یەکی نەورۆزە ئەکەوێتە ڕۆژی 21 ئازارەوە بەڵام ئەم تەقویمە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە لە سای ئێرانایە هیچ ئەرزێکی نییە بۆ کوردێکەکە لە سعودیە بژێ هیچ با بڵین هیچ مەغزایە نادا بەلەسەوە چکە لەوێ 21 ناکاتە 21 ئازار چکە و ئیش بە مانگی ئازار ناکات دکتۆر باسان لەوە کرد کە یەک سرودی نیشتیمانیمانەیە و یەک ئاڵاشمانەیە بەڵام ئەتوانین بڵین کە لەگەڵ پێشکەوتنی سەرجەم هەروەها وڵاتانە بە شێوەیەکی گشتی ئاڵا هەر گرنگێکی خۆی هەیە یاخود گرنگی خۆی لە دەست نادات و ئەمنەوەی ئێستامان ئەم جیلێ ئێستامان نتوانین بڵین کە ئەو هەستە نیشتیمانیان نەتەوەیان هەرتیان ماوەکە گرنگی بە ئاڵای خۆیان بدەن زایتی بەڕێزگەم حەزەکەم لێرەیە تۆزە بە واقعی قسەت بۆ بکەم ئاڵا ڕەمزێکە بۆ هەموو نەتەوەیەک هەموو نەتەوەیەک نیشتیمانێک وڵاتێک بەڵام بۆی تۆ پابەندی نەوەکانت بە ئاڵاوە بهێڵی ئەبێ ئەو قەوارەی ئەو ئاڵایی هەڵکردووە ببێ بە شوێنی بەختیاری بۆ ئەو گەنجە من ئەگەر هیوایەکەم لەو قەوارەیە نەمێنێ پارچەیە پەڕۆ بۆ من هیچ ناگەێنێ لەوە کەواتە من ئەگەر بمەوەیە گەنجێک ئەمنەوەی ئێستا دەدایکبووی ساڵانی 2000ەکان و دوای ڕاپەڕین کە ڕاپەڕینی بیر نییە با بڵین نەوەی ئێمە و جیلی ئێمە نییە تۆ ئەگەرەتەوێت کۆمەڵێک با بڵین پیرۆزی و ڕێزی بۆ ئاڵایە هەبێ ئەبێ وا بکەی لەم وڵاتە بە نیشتیمانی خۆی بزانێت بۆ چوونێکەیە ئەڵێ بەختیاری لە چۆ بێ نیشتیمان لەوەیە ئێمە زانە ماون نیشتیمان لە چۆ بێ بەختیاری لەوەیە ئەستا ئەو مانایە نەماوە مامۆستا شێرکۆ بێکەسی ڕەحمەتی لە بیرەوەریەکانی خۆیان نووسین بە ئاوی خۆڵەمێش باز دەواکە چەند سوید بە وڵاتی خۆی زانن چکە لەوێ هەستی کردو کەرامەتی پارێزراوە و نیشتیمانەکە بەهی خۆی زانیوە کە من بۆ من گرینگە ئەمڕۆکە ئەگەر بمەوێ ئەمنەوەی ئێستا ڕێز لە سرودی نیشتیمانی لە سرودی نەتەوەی خۆی بگرێت کە ئێڕقی بەوە ڕێز لە ئاڵا بگرێ ئەبێ لەم قەوارەیە من بتوانم دوا ڕۆژی بۆ دابین کەم ئەو ئینسانە ئەو گەنجە بێهیوانە بێ لە وڵاتەیە کە من لەم وڵاتم بەجێهێشت و ڕام کرد و نەفرەت و تووکم لێ کرد بە من بڵێ ئاڵا و پارچەیە پەڕۆ چ مانایەکە گەێنێ کاتە تۆ ئەگەرەوێ ئەم خەڵکە ئاشکەیتەوە لەگەڵ ئاڵایە ئەبێ هیوایەک و نیشتیمانێک بە ئەم نیشتیمانە بێ خۆی بزانێ نیشتیمانێک نەک بڵێ من ئەمڕۆ گەورەترین نیشتیمان پەروەری ئەوەیە کە نیشتیمان جێبێڵم ئەمە ئەوە کەواتە من ئەگەر بمەوێ ئەمە بە زیندوێتی بمێنێتەوە ئەبێ وای لێ بکەم ئەم کوردستانە پێی وا بێوی کاڵێن پەناگەیەکی ئارامە بووی ئەگەر پەناگەیەکی ئارام نەبوو من ڕام کرد لی ئەو کاتە گرنگی بە پەڕۆکەشی نایم بە پەرچەم و ئاڵاکەش نادەم دکتۆر جیاواز لە پرسی وەلا بەڵام ئەوەی کە سۆماجی خۆشحاڵیە لە ڕۆژی ئاڵایە لە سەرجەم خوێندنگەکان مەراسیمی ئاڵا بەرزڕاگیرێ و ئاڵا بەرزەکرێتەوە کە ئەوە هەنگاوێکی مەزنە بۆی کە منداڵان لە قویان خوێندکاران لە سەرجەم تەمەنەکان بە ئاشنابن بە ئاڵای کوردی کە بزان ئەمە سمبولی نەتەوەیەکە ئەویش نەتەوەی کووردە ئەمە وەک وتم جیاواز لە پرسی نەتەوەی بێگومان ئەمە بۆ خۆیشێکە لەو هەنگاوە گرینگانە ئەمڕۆ ئێستا لە ئەمریکایە دیارترین ڕەمزیان با بڵین نەزبی حڕیە نییە ستاچی ئۆف لیبرتی نییە ئاڵای ئەمریکایە تورکیا بە ئێمە هەرچیەکیان پێ بڵین بەشێکی زۆری ماڵەکان ئاڵاکەی هەڵواسیوە بۆ من خۆشحاڵی بوو کە ئەمڕۆ بمبینیان نەک لە قوتابخانەکانە زۆربەی خەڵک چۆن لە ئەمریکا بە دەرگای حوش ماڵەکەیەوە کردووە منیش ئاڵایەکەم هەڵواسیایە مەسەن بۆ نمونە ئەمە زۆر گرنگە کە ئەمڕۆ پەروەردە پەیڕەوی لێکە خۆزگە ئەمە مەسەن وای لێ بکرێ تەلەبەوا لێ ئێمە ساڵان لە یەکی دوی خوێندکارەکان لە سەرجەم قۆناغەکان ئاشنا بن بۆی کە ئەم ئاڵایە سمبولی نەتەوەیەکە
سمبولینەوەی کە پەیوەندی بەەوە نیە مەسەرەن کە تۆ ئەگەر جیاواز لە مەسەلەی وەلا مەسائلی بیر و بۆچووی سیاسی بەڵام ئەمە گرینگە لە منهەجی خوێندنا لە پەیڕۆ لە پرۆگرامی خوێندنا جێگیر بکرێتەوە بۆی وای لێ بکەی ئەم خوێندکارە ئەمە بە ڕەمزێکی جوان بزانێ چونکە تۆ بە بەردەوامی ئاگال لێبێ میدیای کوردی با بڵین ئۆپۆزیسیۆنی کوردی بە هەموو جۆرێ زۆر جار لە ئاکامی ناڕزایە سیاسیەکانی ئەو پەلەماری ئەم شتانەش ئەدا کە لەوانەیە وا بکە مەسەرەن لای گەلێک کەزمایی ئەوە بێکەوە تووشی نەهامەتی بووە کۆتایی نەوەتەکانیان وت کوردایەتی بۆ خۆی کەلتوری مەرگدۆستیە ئەگە من کۆتایی نەوەتەکانمانت پێ بە لە 2023 خەڵک بڵێ چی منە بێ بیرەوە بکەمەوە چۆن وا بکەم نەک لە ڕۆژێکە وا بکەم بە بەردەوامی من زمانی ئێمە کە تەلە ببووین هەموو پێنجشەمانێ ئاڵا هەڵەکرا هەموو پێنجشەمانێک بە زۆر تەلەبیان کۆ کردوانێ و تەحیل عەلەمیان پێکردن و بەڵێ چەکدارێکی حکوومەتیان هێنا حەودیان نۆ فیشەکیان پێ تەقان کە پیانەوە ئەو کاتێمانن مختار کوش بۆ بۆی ئێمە هەم لەگەڵ شەڕا ڕابێنن هەم لەگەڵ ئاڵای عێراقا کە هەرگیز ئاڵای کورد نەبووە چکە ئەو لە زمانی مەلەکی بەڵێ دکتۆر بەڵێ لە زمانی مەلەکی عەبدولکەریم عەفو زمانی کۆماری عەبدولکەریم قاسمە ڕۆژێکیان تێکرد بۆ ڕەمز بوو بۆ ئێمە زمانی مەلەکی دوو نەزمە بۆ نەزمەیەکیان ئاستێرەیەکیان ئاماژە بۆ ئێمەی کورد بەڵام زمانی بەعەس ئەوەش نەما بوو بە وحدە حڕیە بوو بە نەبزەکانی وحدە حڕیە ئیشتراکیە هەر ئەستێرەیەکی بۆ ئەوانە بوو ئەمڕۆ کە ئەم ڕۆژ و ڕۆژگاری خۆمان و ئێمە واسی و ئەمەگە ساڵە لە سەڵاتین چۆن وا بکەین جارێکی کام ئاڵایە چۆن لە زەهنی کوردانە سڕێتەوە ڕاستە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئاکۆشوانی مامۆستای زانکۆ بۆی کە بەیانێ لەگەڵمانە بوویت و کۆمەڵە زانیاری زۆر ئەم بابەتە زۆریە ناقسەی زیاتری لەسەر بکەین بەڵام لەبەر کەمی کار نەماتوانین زۆر سپاس سەرکەوتوو بن سپاس بۆم دەرفەتە